سەرلەبیانی ڕۆژی یەکشەمە سەدان سەرباز بە تانک و زیرەپۆشەوە بە پشتیوانی هێزی ئاسمانی بەرەو ڕۆژئاوای مووسڵ بوونەوە. سەرۆکوەزیری عێراق حەیدەر ئەلعەبادی لە وتارێکی تەلەڤیزیۆنیدا دەستپێکردنی ئەو ئۆپراسیۆنەی ڕاگەیاند. ئێمە داوامان لە سەربازە قارەمانەکانمان کرد کە دەست بکەن بە ئازادکردنی بەشەکەی تری شارەکە و خەڵکی لە دەستی زۆرداری و تیرۆریزمی داعش ڕزگار بکەن. ئەمەش نوێترین قۆناغی ئەو هەوڵەیە کە 4 مانگبەر لە ئێستا بۆ ئازادکردنی مووسڵ دەستی پێکرد. مانگی ڕابردوو عێراق ڕایگەیاند ڕۆژهەڵاتی مووسڵ بە تەواوەتی ئازاد کراوە، هەرچەندە داعش بەردەوامە لە هێرشەکانی لەوێ، لە ناویاندا هێرشێکی خۆکوژی چەند کاتژمێرێک پاش دەستپێکردنی ئەم ئۆپراسیۆنە نوێیە ڕوویدا. وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکاش بە درێژایی ئەم ئۆپراسیۆنە پشتیوانی ئاسمانی و لۆژیکی کردووە. وەزیری بەرگری ئەمریکا جیم ماتیس دەڵێت ئەمە ناگۆڕێت. هێزی ئەمریکا هەمان ڕۆڵیان دەبێت کە لە ڕزگارکردنی ڕۆژهەڵاتی مووسڵ هەیان بوو و هێزەکانی هاوپەیمانانیش پشتیوانی ئەم ئۆپراسیۆنە دەکەن. ئێمە بەردەوام دەبین لە چڕکردنەوەی هەوڵەکانمان بۆ لەناوبردنی داعش. ڕەنگە شەڕی ڕزگارکردنی ڕۆژاوای مووسڵ زۆر سەخت بێت. بەپێی ئاماری نەتەوە یەکگرتوەکان زیاتر لە 700,000 کەسی سیڤیل لەو بەشەی شارەکەدا دەژین. نەتەوە یەکگرتوەکان و ڕێکخراوەکانی مافەکانی مرۆڤ لە ئێستادا کەمپی پەنابەرانی زیاتر دروست دەکەن و کەرەستە پێداویستەکان بۆ 100,000 کەس ئامادە دەکەن کە ڕەنگە لە مووسڵ ئاوارە بن.